تۆ وەکو سروەی بەیانیانی بەهاری تۆ لە لەشما گیانی سووکی نادیاری بۆ شەوی خۆشی و نەخۆشیم یادگاری ڕەمزی ئینتزاری تۆ جریوەی دارستانی جێژوانی بۆ هەسێرەی بەرزی ئاواتم سریوەی چەندە جوانی بە ناوی بەرزە ناوی بێهاوتا سڵاو و ڕێز و حرمەت پێشکەش بە ئێوە بیرانی خۆشەوی ساوڕێیانی هەمیشەیی بەرنامەی کانگای ژیان زۆر بەخێر بێن سەرسەران و سەرچاوان لە هەر شوێنەکەوە هاوڕێیەتیمان دەکەن هیوادارم کانگای ژیانتان پڕ بێت لە ئەوین و بەختەوەری ئینشاءڵڵا ئەوڕۆ هاتوین بەرەو ئاوایی حەمامیان هەڵکەوتو لە 5 کیلومتری شاری بۆکان سەر بە بەشی سیمینە ئەو شوێنێک کە لە پشتسەری من دەیبینن گومبەزانی پێدەڵەنێرە یەکێک لە ئاسەوارەکانی ئاوایی حەمامیانە ئاوای حەمامیان چەندین شوێنی دیکەی مێژوویی هەیە وەکو حەمام و مردو شۆرخانە و وەکو کۆشکی میران ئەو ڕۆژ هاوڕێیەتیمان بکەن تا زیاتر ئەو شوێنە مێژوویانەی ئاوای حەمامیان بناسین و لەگەڵ خەڵکی خۆشەویستی و ئاوایە زیاتر ئاشنابین فەرموو. کەماڵی خۆشەویست و ئازیز دێهیاری ئاوایی حەمامیان داین سڵاوتان لەبێ کاکەجان زۆر بەخێرە میش بنەوە خۆم ڕێز و سڵام هەیە بۆ بەڕێوەبەرانی بەرنامەی کانگای ژیان زۆر بەخێراتم بۆ ئاوایی ئەمە زۆر سپاس کاکەجان سلامت بی زیاتر خۆتان دەناسێنن بەندە کەماڵی بەهرامی خەڵکی ئاوای حەمامیان ماوەی 10 ساڵە ئەرکی دەهیاری بەسەر شانی ئەمنەوەیە لێرە دەهیارم کاروباری دەهیاری بەڕێوە دەبم لیسانسی ڕەواشناسیمان هەیە و هەر لە منداڵی و دانیشتوویێرم هەربژین کاکە کەماڵجان سەرکەوتوو بن یارەبی کاکە کەماڵ بۆمان باسکەم زین ئاوایی حەمامیان لەکوێ هەڵکەوتووە ئاوای حەمامیان لە 5 کیلومتری شماڵی شاری بۆکان هەڵکەوتووە جزوی دیهاتی بەخشی سیمینەیە کاکە کەماڵجیان ئاوای حەمامیان چەند بنەماڵ و چەند خانەوارە ئاوای حەمامیان تیبقی یاخنە سەرشماری کە لە ساڵی 95 کرا 1021 نەفەر جەمعیەتی هەیە لە قالبی 308 خانەواردا 255 بنەماڵی یانی خانوبەری تێدا هەیە ڕادەی خوێندەواری ئاوای چەند دەرسەدە کاکە کەماڵ دەتوانین بڵێن خۆشبەختانە ئاوای حەمامیان زیاتر لە 95% لە دانیشتوەکانی سەوادیان هەیە و سەوادی خوێندنووسیان هەیە و هەروەها چەند ساڵەوە پێش بەهێمەتی نەزری سەواد ئامۆزی کە بەرگوزار کرا ئەفرادی باڵای 40 ساڵ 50 ساڵ کە کلاسی ئەمەدان درابوو مەدرەکان وەرگرت خۆشبەختانە جێژنی بێسەوادی لە دی حەمامیان بەرگوزار کرا الحەمدولله هەر بژین ئینشاڵڵا قوتابخانەتان تا پۆلی چەند هەیە کاکە کەماڵ قوتابخانەمان لە تاپۆلی دەهوم هەیە کە بە نظامی ئامۆزشی جدید کە دەبێتە تا پۆلی دەهەممان هەیە بۆ درێژەدان بە خوێندن منداڵەکان چ دەکەن کاکە درێژەدان بە خوێندن دەچنە شارستانی بۆکان کە مەقتەی دەبیرستان لەوێ دامە دەدەن خۆشکرد بنەماڵەکان ڕێگری منداڵەکان نین بۆ درێژەدان بە خوێندن نا الحەمدولله بنەماڵەکان هەموو تەشویقی منداڵەکان دەکەن بۆ خوێندن حتا لە وەختی کە هاویندا کە مەسەلەن مەدرسەوانێ بۆ کلاسایی تەخویەتی و ئامۆزشیوانش هەمەتیان هەیە و دەیانێرن حتا لە سەطحی دێژدا کلاسایەکی ئینگلیسی و ریاضیوانە بەرگوزار دەکرێت الحەمدولله هەر بژین ئینشاڵڵا بە پێوەی کە ئاوای حەمامیان نزیک لە شاری شەوتەنیا 5 کیلومتری مەودا هەیە هاتوچۆکەشان شکری خوددا هاسانە کاکە کەماڵجان بۆمان باسی ئیمکانات و خزمەتگوزارەکانی کە تا ئێستا بە ئاوایی کراوە بکەن ئاوای حەمامیان دارای ئیمکاناتی ئاو برق و گاز و مەخابرات و ئینتەرنێت و تەلەفۆن و ICT و دەفتەری مەخابرات و پۆزبانگە ئەوانە کە لە دێدا هەیە کارهایەکی کە لە تەریق دەهیارێ و ئازای شۆڕای ئیسلامی بۆ دێکە کراوە خۆشبەختانە متاسفانە کە بڵێن لە ماوەی 10 ساڵەکە ئێمە دەهیاری ئەو دێین دەوڵەتی جمهوری ئیسلامی ئێران لەگەڵ تەحریماتی جیهانی ڕوبڕوو بوو ڕادەی بوجە و بوجە ئیمکانە تەرخان دەکرێت بۆ دێکەما زۆر کەم بووە وەلی بازم بە شکری خوددا و بە هیمەتی خەڵک و بە مشارەکەتی خەڵک و ئەوانە لە محلی دەرامەتهایە کە بوومان و بوجەهایە کە بۆمانە نەزەرگیراوە توانیمان کارهایەکی بەرچاو ئەنجام بدەین یەکێ لەو کارانی کە ئەنجاممان داوە ئیزرای فازی ئەوڵی تەری هادی لە دەیەکەماندا لە خێبانی ئیمامدا کە بە هەمکاری بنیادی مەسکەن
توانیمانە توولی 600 میتر کولەن سنگفەرش و پیادەڕەوسازی و خانە و جووب و ئاسفالت بکەین ساماندەهی نەهری سنەتی ئێمە هینێکمە نەهرێکی سنەتیمان هەیە کە قەدیم بە عنوانی ئابیاری زمینی کەشاورزەکان ئەستفادە دەکرد وەلی چەند ساڵە بە عولەتی بێئاوی خوشک ساڵی ئەو کارە لە دەستدا بوو بە محلی جەمعاوەری فازڵا بوو کە مەسەڵەن وێنەیەکی زۆر ناحەزی بێدەکەدا بوو کەڵانش کە چوونە خوارێ دەتوانن بیبینن کە قسمەتی ساماندەی کرا و قسمەتی کەماوە چۆن وەزیەتەکەی خۆشبەختانە توانیمان لە محلی بوو اعتباراتی دەهیاری نزیک بە 300 میتری ئەو هینە کە لە مشکلدا بوو 220 میتریمان ساماندەهی کردو و مابەقی ماوەتەوە تەڕێکی دیکەی کە بۆ دیەکەمان بوومانە بێتۆڕەژی مەعابری دیەکە بووە بێتۆڕەژی کوچەکان بووە لەو چەند ساڵدا توانیمانە 7000 میتری مربع لە کوچەکانی دیەکەمان بێتۆڕەژی بکەین کە الآن ئەو تەرحەمان لە حاڵی ئیجرادا هەیە 4000 میتری کەمان بە هیوان بێتۆڕەژی بکەین لە قالیبی 4 کوچەدا تەرحی بعدی کە هەممان بۆ فەنسکەشی زەمینی وەرشی ڕووبازی دیەکەمان بووە کە فەنسکەشیمان کردو و توانیمانە بە کۆمەکی خەیرینی بەخشی خصوصی و جەنابی ئاغای لخانی زادا ساختمانی ڕەخکەنی وەرشی بە کولی ئیمکانات لەوێ ساز بکەین و بۆ بەڕێوەبەری وەرشی دیەکەمان تەرهای دیکەی کە بوومانە تەفکیک و واگوزاری زمینهای داخڵی محدودە 150 قەتع پڵاکمان بە هەمکاری بنیانی مەسکەن تەفکیک کردو و واگوزار کرا بۆ واردنی شەرایط کە مەسکەنیان نێو ساختسازی بکەن و هەروەها بۆ زەمینی تەفکیکانە توانیمانە ئیمتیازاتی ئاو و بڕخ و گاز و تەلەفۆن و ئەوانە هەموو مهیا بکەین کە خەڵک ڕاحەتر بتوانن لەو کاتێ ئیسفادە بکەن بێن لەوێ ساختساز بکەن الحەمدولله هەر بژین ئینشەڵڵا گەلێک باش و گەلێک کاری باش و تەرحی بەجیان بەڕێوە بردو کە الحەمدولله بە یارمەتی خەڵک و بە هیمەتی دێهیار و شۆڕای ئاوایی و کاربەدەستان بەدەستا و خۆش بەرماندوو نەبنەوە لە خوشکە خۆشەویستەکانی ئاوایی حەمامیاندان کە خەریکی کاری دوورمانکردن واتە خەیاتیکردنە ئێستا لەگە خۆیان زیاتر دەدوێن خوشکی جیان ماندوو نەبنەوە من سپاست دەکەم خواهش دەکەم قەلب و ساغ بێ قوربانت بم زۆر بە خێراتنی بەرنامەکەتان دەکەم ئیشەڵڵا کە هەر مۆفەق و بەردەوام بن زۆر سپاس مەمنونم خوشکی جیان خۆتان دەناسێنن نێوم کۆبڕایە شەرەتم قادریە هەر دانیشتوی ئاوایی حەمامیانم هەر لێرەش لەدایک بووم تەمەن چەندە خوشکی جیان تقریبا 35 ساڵمە یاخواتە من درێژ بن خوشکی جیان چەند ساڵە خەریکی کاری خەیاتیکردن وەڵا حدودی 15-16 ساڵە لە ساڵی هێشتاویەکەوە بە ڕسمیت دەستم کردو بە کار و ئێستا شەر ئیدامەم داوە ماشەڵڵا یاخدا قەلب و ساغ بێ ئیشەڵڵا چۆن واتم بۆ لای کاری خەیاتیکردن وەڵی جا لە منداڵیەوە هەر ئەلاقەم پێ بوو یەک واقعیت دوایش کە وەختەی تەسمیمم گرت ئاغاکەم سەرباز بوو دیتم کە بە تەنیا ئاوا جێبەجێ نابێ منداڵێکم هەیە لەسەر ماڵی خەزور و خەرج و ئەوانە تەسمیمم گرت کە ڕوو بکەمە کاری خەیاتی شکر بۆ خوددا هەر ئەگەر دەستم پێ کرد کارەکەم جوابی داوە و ڕۆژ لەگەڵ ڕۆژێ باشتر بووم و خەڵک ڕویان تێکردم و شاگردمدا دەرێ و خلاصە الحەمدولله لەکوێ فێربوونە وەڵایی لە نێو شار بە کۆمەکی کەسێک بە نێوی کاکسابیری وەرزشی کە هەمیشە مەمنونی ئەوەم چون زۆر فشۆردە منی فێر کرد زۆر فشۆردە ئەو بوو تەشویقی کردم کتی چۆن تۆ علاقت پێیەتی و مێردەکەت لە ماڵێ نییە و بۆ دەستناکەی بە کاری خەیاتی من کە لە ماڵی خەزووردا مەحدودم ناتوانم بچم بۆ دەورە کوتی دەست پێ بکە هەر کۆمەکێکی ویستت من وەکو بابێک برایە کۆمەکت دەکەم زۆری مەمنونم ئەلانیش هەر لەوەی دەزانم یاخوا دەستی کاکە سابیریش خۆش بێ ئینشەڵڵا دەستین گۆش خۆش بێ کە ئاوا ورەتان بەرز بۆ دەستان کردو بە کارکردن خوشکە جامەکە بۆ خۆتان باستان کرد ئێرە کارگایە چەند کەس خەریک بەکارن وەڵا ئەلەن لە حاڵی حازردا 3 نەفەرین
یەکیان لەسەر و چرخیاندا دەنیشێوی دیکەش هەم لەسەر و چرخە هەم کاری ئوتوەکانمان بۆ دەکا قرارە بەو زوانش کەسێکی دیکە بێت دەورەیەک ببینێ هەر بۆ کاروباری خۆی کە لێرە دانەمێنێتەوە وەلی ئێرە نیازی بە 3 نەفەر هەر هەیە دایما وەخت کار دەکەنەوە 3 کەسە ئەرێ وڵات دایمە وەخت کار دەکەین البته جێ ئاماژەشە باس بکەم کە ئەوڕۆ ڕۆژی هەینیە خوشکە کوبرا لە بەرێمە کارگاکەی کردوەوە بۆیە شاگردەکانیان لێرە نێدەنا دایمەوە خستێ دوو شاگردەکە وێڕایخواان لێرە کار دەکەن شاگردی دیکەشتان بۆ خوشکە تا ئێستا ئەرێ وڵا حدودی 5-6 نەفرێک لێرە دەورەیاندی تۆ شکری خوددالان بە خۆیان دەستیان بە کاروباری خۆیان کردو سەرقاڵی کاری خۆیان هەر لە نێواوایدا تێیدایە دوانسانێکیان لێرە نەماون ڕۆیشتونەتە دەرەوەیکان لە بانەیەکان لە بۆکانە چزام چەندانەیەکیشیان لێرن خۆ دەستین گویان نەبەستە بۆ لیباس دروین نەوەڵا یە خوددا موفق بن خوددا ڕستق دەنێریە هەر کەسەوە بە جودای شەڵا خوددا ڕستقی خۆی بۆ دەنێری و منیش کاروباری خۆم هەر وەکو خۆی ماوەتەوە وای بێگومان ڕستقی هەست کەسەی بە خوددا ڕستی هەست کەسەی دەدا بەخۆی کەس ڕستقی کەس ناخۆوە دەست و چاو خۆش بێ ئینشەڵا خوشکێ گیان باسی لیباسەکانمان بۆ بکەن زیاتر لێرە چ لیباسایەک دەدرێن خاتوونەکان ژنا بەیسلا بە ساڵاتچووەکان دوا دایکەکان کچەکان زیاتر چ دەبەردەکەن وەڵا لیباسی کوردی کە زۆر خەهانی هەیە بخۆتانەوە دەزانن ئێمەرتەقی کوردستان و لیباسی کوردەکەمان لە ئەولەویەتدایە بۆ نەوجەوانەکان ئەکسرن ڕویان کردوتە لیباسە فارسیەکان لەنا لیباسی وەکو مەسەلەن سەرهەمەکان تۆنیکەکان توزانم لیباسەکانی دیکەشمان خانمە بە ئیستلاح دەهەی 60 و 50 ئەوانشمان زیاتر لە فازی قەسری و سۆرانی و شکری خوددا لە نێو کوردەر لە لیباسە کوردیە سەرەندەجیەکاندا زیاتر دەهاڵێنەوە مناڵە چکۆلەکان چی جل و بەرگ بۆ وانیش دەدرون ئەریە بە خوددا گرچی زۆر لەگەڵ تەبیعەتی کارم سازگار نیم ولی دڵم نایە چون چەند ساڵکە کارم بۆ دایکیان کردو دڵم نایە دڵی منداڵەکانیش پشکێنم گرچی کاری منداڵی شەر زۆر لەگەڵ کارەکەم سازگارینە زۆرم پێخۆش نەیە ئەحساس دەکەم جودا لە ڕشتەی کاری بنەوەلی هەر بازم دڵم نایە قبولی دەکەم کارەکان و خۆش بێ یاخدا وایە جل و بەرگی لیباس بە پێوەی منداڵان بە پێوەی کە وەردە و تیکەکانی چکۆلەیە بڕەک سەخت دەدرێ خالبوو ساغ بە ئیشەڵا خوشکە گیان مشتەرەکان و تەنیا لە نێو ئاوای یاخود دەوروبەریش دێن لیباستان بۆ دێنێ مشتریەکانم جا بە خوددا لە هەموو شوێنێکەوە ینی مشتریم ئێرە مشتریم هەر هەیە لە نێو شاردا هەردیان ئەو دیانەی دەوروبەر هەردیان ئیوایە شکر بۆ خوددا لە کارەکە ڕازیە لە زۆر شوێنی دوورترەوە دیە ئەرێ وەڵا لە مەسەلەن مشتریم هەیە بۆ نێوێکی خوشکی لە بۆکانەوە هێنایەتی بۆ خۆی مەسەلەن لە تەورێزەیە لە ڕزایە لە بناوە یا لە شوێنی زۆر دوورتر یا لە تارانەوە زەنگ لێ دەدەنجاری وایە فلان شتەمان ئینتخاب کردووە نۆبەمان بۆ دانی ئێمە بۆ جێژندەینەوە کارەکەمان بۆ وەرزێرانی خۆشەویستی ئاوایی حەمامیان داین کاکە ژیان ماندوو نەبنەوە زۆر سپاس مەمنونم دەستت خۆش بێ هەلبوو ساغ بێ سلامت بیشەڵا بەخێرێن سەر چاوم چاو خۆش بە خۆتان دەناسێنن بەڵێ من عەبدوڵای مشیری خەڵکی ئاوای حەمامیان وەلە دێواوان کاکە عەبدوڵای بەڵێ بەڵێ ئارەوەڵا خەڵکی ئێرەین لە منداڵیەوە باب و باپیرم خەڵکی ئێرە بۆ ئەلەو قەبرانەش تەسلیم بە خاک کراون ئەوەش قەبرانەکەیە خوددا لێیان خۆش بێ یاڕەبی تەمەن و چەندە کاکە عەبدوڵڵا من بۆ خۆم ئەو بەهارە چوومەتە 50 ساڵەوە ماشەڵڵا یاڕەبی تەمەن درێژ و لە ساغ بن ئینشەڵڵا کاکە عەبدوڵڵا جانە خەرێکی چ کارێکی بوون ئەلان لە حاڵی حەزردا خەریکی کەشاوەرزی و خرمان کوب و گەنم درونەوە و کۆمپانی لەدان و ئەو شتانین هەلبوو ساغ بێ یاڕەبی ئەو کارێکە ئێستا دەتان کردی پێ دەڵێن ئەو کاری ئەلحان لە حاڵی حەزدا دەستە جەمعی دەکەین خرمان کوبەکە ڕاوەستاوە ئەوە نۆکە ئێمە لێ دەدەین و ئیشەڵڵا تەوەکول بە خوددا ئەگەر سوور بێ و لە کەلوپەل زودا بێتەوە و دەبێنە بازار واردی بازاڕی دەکەین خێربەرەکەتی تێکەوی ئیشەڵڵا نۆکەکە ئیسلاحە لە خرمان کوبی دەدەن سوورکردن یانی جوداکردنەوەی کاوکۆت و نۆکەکەی سوورکردن مەعنا لەوەیە ئەو جا و گژوشتەی لێرە بێتەوە لەو خرمان کوبەی دەدەین و نۆکەکە دێتە دەرێ و لە تەلیسی دەکەین و دەیبێن ئیشەڵڵا دەیفرۆشین ئەگە لازم بێ لازمیش نەبێ بڕەشی ڕادەگرین
هەر لە شو ساغ بێ یاڕەبی پەزەوەندی پێداویستی خۆتان بێت بە چەشنی نۆکچ لە پاکەڵکی لێ وەرگرنەوەی دیکەشی دەفرۆشن دەیشەڵا پڕخێر و بەرەکەت دەبێ یاڕەبی کاک عەبدوڵڵاجیان بە پێوی کە تەمەنتان 50 ساڵە پێما بێ باشتانەوە بیردێکە لە ڕابردوودا و کارە بە چ شێوەیە گەنجامی دەگرت وایە بۆمان باس بەڵێ لە ڕابردوودا بەو شێوەیە مەسەرەن ئاوە وەک ئەلحان کردنەوە نیسک زۆران نەبوو پێش دەورانی ئینقلاب و پێش ئینقلاب بەڵام گەنم و جۆ و ئەوانە بوو گەنم و جۆش ئەمن بڕێکم وە بیردەیە بڕێکم وە بیردێ بە گاو و بە وڵاغ و شت جێرایان دەکرد زەنجەڕیش بوو وردە وردە شت پێشڕەفتی کرد بوو جەنجەر بوو زمانێک بوو بە گاو بە وڵاغ و شت جێرایان دەکرد و دوای ئەویش زەنجەر و مەنجەر و شیوا پەیدا بوو بە زەنجەر و شیوا جێرایان دەکرد وەگە جێرایان دەکرد کوڵەشەکەیان جێرە دەکرد و عەرزت کەم دەمانهێنا بە شەنەومەنە جەماعاتێکی زۆر هەڵمان دەداوە دەمانکردە خۆیان شتێکی ئاوەک دیپۆمان دەکرد کە دەمانکردە کۆمان دەکردەوە ورمان دەکرد و دوای ئەویش ئەرزت کەم بە بایەشی خۆش یا بە شەماڵ یا بە زریان شەنیان دەکرد و بەڕەحمەت بێ قەدیمیەکان ئەلعان ئێستا هیچیان نەماون و لە حیات حاڵی حیاتدا نەماون ئەوان شەنیان دەکرد و وردە وردە گەنمەکان لە کایەکەشدا دەکردەوە عەرزت کەم گەنمەکان لە تەلیز دەکرد و دوای کایەکەش با دەیبردە ئەولاوە و دوای کایەکان هەڵدەدا وردە وردە دایان شێشە دانێ ناو ماڵە دەی کاکە عەبدوڵڵاجان فەرمووتان جێرەتان بە گاوجووت و بە جەنجەر کردو بۆمان باس کەم زان بیرەوەری تایبەتتان هەیە لەوەی من بیرەوەریەکەم ئەوە بوو منداڵ بووم براکانم کە لەوێ جێرایان دەکرد بە جەنجەری و ئەرزت کەم نازانم ڕاوەستا بوون چای بخۆنەوە ئەوان چی ئەمنیش پێم وا بوو شتێکی زۆر خۆشە و زەنجەرە لێم دەخوڕی بە وڵاغ و شت دەڕۆی تێکەوتم کەوتمە بینی هەردوو تیغەکانەوە هەدی ڕایان شێشان بڕێک لەسەر کڵۆشەکە بڕەشیان ڕاشێشان بۆلی بەو شێوەی هیچم لێ نەهات بڕێک ناڕەحەت بووم دوایان هێنامە دەر هەر بۆ نازانم هەدی دکتۆریان بردم هەر بۆ خۆم چابووم ئیدی ئەوەی نازانم بەڕاستی نازانم چ بڵم لە وەسفی جوانی جلوبەرگی برای خۆشەویستم کاکە عومەری ئازیز و خۆشەویست یەکێک لە دانیشتوانی ئاوایی حەمامیان سڵاوتان لێ بە کاکەجان وێڕای بەخێراتن لە خدمەت بەرنامەی ئێوە بەخێراتنی ئێوەی ئازیز دەکەم ئەمن نێوم عومەرا شۆرەتم ئەمین پورە مەشهورم بە گوڵی بەهار من لە بسەر بیت و حەیران و فولکلۆری قەدیم کار دەکەم من لێرە جێ هەیە تەشەکر لە مامۆستا حسێنی شێربەگی کاک ئەمینی گەردیگلانی کاک ڕەسوڵی سۆفی سوڵتانی هەروە بێتەوە شاعیر کاک حسێنی مامڕۆستەمی زۆر تەشەکر لە ئوستادی بەڕێزم کاک سەتاری حسێن زادا ئوستادی مەقامات مامۆستا ئەحمەدی بەحری لە شاری مەهاباد کاک سەلاحی پایانیانی کاک عەلی بەهین وەستا ئەحمەدی بداغی و هەموو شاعرانی دەکەم سڵاو و ڕێزی چم هەیە بووە بەرنامەی ئەنجومەنی ئەدەبی شارستانی بووەکان بە سەرپەرستی کاک مستەفای یەرخانی زادا و هەموو هاوڕێکانی کە لەوێ شیرکەت دەکەن یاخدا هەر بژین کاکە عومەرجیان سڵاو و ڕێزمان هەیە بۆ گشت مامۆستایانی بواری فەرهەنگ و ئەدەبی شاری بۆکان و شاری مەهاباد و بنکەی ئەدەبی شاری بۆکان سڵاو ڕێز و حورمەتمان هەیە بۆ هەموو مامۆستایان و تێکۆشەرانی بواری فەرهەنگ و ئەدەبی کوردی ئینشەڵا لە هەر جێگایەکەوە دەژین لە هەر جێگایەکەوە بینەری بەرنامەکەمان و مامۆستا خۆشەویستانە ئینشەڵا کە لەش ساغ و سەربەرز بن یاڕەبی دەی کاکە عومەرجیان بۆمان باس کە بزانین لە کەنجەوە هۆگریتان بە فولکلۆری کوردی پەیدا کردو و چەندەتان کار لەسەر کردو منداڵیمەوە علاقم بە گۆرانی هەبوو و گۆرانیشم کردووە بەڵام بەهۆی نەداری و بیوانە کە کەس هیچ کەس یارمەتی نەداوم نەمتوانی وەکاری لەسەر بکەم وەلی 2 ساڵە بە تەواوی من لەسەر بیت و حەیران بە کولی کار دەکەم هەر بژین ئینشەڵا کاکەجان چۆن بوو هۆگریتان پێ پەیداکە کەسەکان دەرتان بوو هیچ کەس ئەمن لە ئەوڵەوە هاندرم نەبووە من هەر بۆ خۆم ئەلاقم پێی بۆ دوایە کە چوومە لای شاعرەکان مامۆستاکان ئەم بەمنیان تۆ دەنگت خۆش و دەتوانی بڵێ منیش دەستم پێ کردو ئەلحەمدیڵە
هەبژین ئینشەڵا. کاکە ئەلان فەرمووتان لە بنکەی ئەدەبی دەبن، لە بنکەی ئەدەبی چ بەشێک بەدەستەوەی ئەندامن لە چ بوارێکەوە؟ من لە بنکەی ئەدەبی ئەگەر بەرنمەیان بێ ئەگەر بیت بێ بۆیان دەڵم، حەیران بێ بۆیان دەڵم، گۆرانی بۆ دەڵم. شاعیرەکانی شەر کەسێک کە شعر دەنووسێ و نووسەرە لەوێ دێن دەیخێننەوە. هەربژین ئینشەڵا کاکە گیان. ئێستا بە دەنگی خۆشی کاکە عومەری ئازیز و خۆشەویست ناسراو بە گوڵە بەهارە بەرنامەکەمان ڕازاوەتر دەکەین. ئەمن ئەلحانیش گەلویەکتان بۆ دەڵم. ئەرێ هۆ گەلۆ لە من منارە گەلۆ غەمی دەتازم زۆرن چ بکەمێ بە غەمان پێک نایە ئاوە چیش دەڵێ لە لێفە دەشەکەی تازەی مەخبەردا دەنووسمێ لە حەیفی گولێکی دەک لە مێردانم خەونایە ئامن هەڵم دەداوە سەر کۆشکان پەنجەران دوو دەریان شانشینان هەتا پێدا بێتەوە شدەتی دەشیبایە وەرەکیژێ گەر نەدێ بە من بمێنێ باوزی شەرابەت تەهوریە کە پیاڵە بەدەستاندان جەڕا بۆ ئیمانداران ڕۆژی ئاخرەتێ لەگەڵ ڕۆژی دەواوەی لایە وەرەکیژێ بەژنت بە من بمێنێ بە داری عودێ کە بە حکمی خوداوەندی میری مەزن دەرسکا لە نێوە ڕاستی دە دنیایە هۆی گەلۆ لە من منارە گەلۆی کوڕەوەرێنێ گەلی دە دۆستان گەلی دە برادران گەلی دە خزمان لەگەڵ گەلی دە ماجرایە ئاوە من لا چەکی بۆ سبەرێ خۆیم دروست دەکەم لە داری شەجەرە تووبایە هندێ ئەگوەستای عومدە دێنم لە هندێ شاگر لە هندوستانێ غەلیفە یەکە بە یەکە لە کوچە محەلەکە پیرە بەغدایە وەرە مامۆستا دەستی منت بەداوێنی بێ ڕەوڕەوەی لان چەسبەرێ من درێژە کورتیان ببڕەوە چونچێ ئەمەم چی ئەسبەرێ من کورتا تورتا ئەوە ناگاتەوە سەرزاری کوڕی گولێکی دەک لە مێردان هەتا بە زمانێکی فەسێ بێ بڵێتەوە کەلیمەی لا ئیلاهە ئیلا اللهە هۆی گەلۆ لە من مناوارە گەلۆی ئەرێسیڕەوە ژەیەمایانی جیێڕاوە مازانێ ئەی فەرزنێ لایە سەرێ ئۆماتێە سینێگە کەدەکایە غازێ مەرێجان چاو جوان گەرەیە مەلایەلیەدا دەنێ خاتێە خۆیە لە دنیای ڕوونێ بۆ مێناوە بیچەتی و ئەی چی دی لە بێ کەمێ لە قیامەتێە ئەرە کاو لێ 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 بەدینان وەرن ئەی هێڵانێ بەرێ هێڵنێە خۆڵەیەکی بەرێ گەرێناوە کە دی چاو جوان ئەی عەوزێ ڕوێ سمێڵێن منێ لە دایکوە بابی خۆمە زیێزم ئەی لە خەڵەکەیانی وایە جێژمەیە هیجێ برینێ لایە خۆم داشگێنابم ئەی ببرینێ خێنە و دارێژەیە کاولێ لێ 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 بەدینەیان وەرە ئەی هێڵانێ بەرەیە هێڵنێە خۆڵەیەکی گەرێناوە کە دی چاو جوان ئەی عەوزی ڕۆی سمێڵێن
یاخدا هزار ماشەڵڵا بێت لەو دەنگ و سەدا لەو دەنگە ڕەسەن و خۆشە ئیدی بەڕاستی جێتا خاڵی ئەو شنەبایی لێرە دێ و ئەو دەنگە خۆشەی کاکە عومەر بەڕاستی سوکنایی دەخاتە دڵ و گیانمان یاخوا دەنگت هەر خۆش بێ کاکە عومەر گیان دەست و چاوت خۆش بێ ئیشەڵڵا. خوشکە گیانماندوو نەبێ بە قوربام سڵامت بی بە خێرن سەر چاوم چاو خۆش بێ زۆر سپاس سلامت بێ قالب ساغ بێ ئیشەڵڵا خۆت دەناسێنی جا من فاتمی پەریزادیم خوشکە فاتم جان تەمەند چەندە؟ وەڵا 38 ساڵم ماشەڵڵا یا ڕەبی تەمەند درێژ بوو لە ساغ بن ئیشەڵڵا خەریک بێت چ بوون؟ جان وەڵا فەرشم دەکرد قالب ساغ بێ ئیشەڵڵا لە کەنجێەوە فەرش دەستنی خوشکە؟ جان وەڵا 5-6 ساڵە قالب ساغ بێ ئیشەڵڵا چۆن بوو تەماتان کرد دەست بکەم بە فەرشتنی؟ جان وەڵا کوتم با ئەوەندە وەڕەز نەبم دە بێکاری ناخۆشە ئەرە وەڵا لەبەر وەڕزی بێکاری خۆم هێناومە دەیکەم ئەو فەرشی ئێستایەوە دەیچنن چی پێ دەڵێن؟ جان وەڵا گوڵە هەم فەرشی کامپیوتێری بە تەرحی گوڵە وایە؟ بەڵێ تەنیا ئەو فەرشەتان چنیوە؟ جان ناوەڵا شێوە فەرشی کامپیوتێری؟ لەو شێوەیە وەڵا دووسەیەک دانم چنیوە فقط گوڵ بوون دەنای دیکەش مەرچنی و منزەرە بووە ئەرێ وەڵا تاڵان 6 دانم چنیوە قالب ساغ بێ ئیشەڵڵا تاوە وەخت لەسەری دادەنیشی؟ جیان ناوەڵا کاری کەشم هەرەیە کاری ماڵێ مەرەیە مثلا غەزالێنان هەیە کاری دیکە هەیە پخت و پەسەیە چەند منداڵ و هێدا دەجا؟ جیان وەڵا قەرەوەشێکی ئێوەمە یەکسی خدا پێت بێڵێ یا ڕەبی مناڵێکی هەیە و کاری ماڵیان هەیە و لە پەناویشدا فەرش دەستنن قالب ساغ بێ ئیشەڵڵا. خوشکە فاتم جانەوە هەر وەک فەرموتانەوە فەرشی کامپیوتێرێ جگە لە فەرشی کامپیوتێرە و فەرشێکە بە نەخشە دەسەندرێت تا ئێستا چنیوتانە؟ بەڵێ ڕێ وەڵا فەرشی سادەما هیچم کردووە جیاوازیوی لەگەڵ ئەو فەرشەی چێ؟ وەڵا ئەو بە نەخشە دەکرێ مەسەن ئەوە بە ژمارەیە ئەو بە ژمارەیە فقەدەوی کە بە نەخشەیە گوڵدادنێ و دێکی فقەدەوە بە ژمارە دەکرێ ئەندازەکەشیان فەرق دەکەن وایە؟ جیان ئەرەوەڵا فەرشی کوردی مەسەلەن 3 بەردا دەخەیەوە 3 میترە گەورەترە مەسەن ئەوە هەر یەک بەرا ئەرێ وەڵا ئەوەش زیاتر بۆ تابلۆ بۆ جوانی کەڵکیری وەردەگیرێ ئەو بۆ فەرشی ڕاخستم بوو وایە؟ بەڵێ ئەرێ وەڵا خوشکە جان جگە لە نەخشەکەی و جگە لە ئەندازەی فەرشەکەی لە چ شتێکی دیکەدا جیاوازیان هەیە؟ جیان وەڵا مەسەلەن ئەو نەخشەیە هەرا مەسەن گوڵەکەی ئەو هینە بەنەکەیەوە باریکترە هی ئەو ئەستورە ئەو مەسەنا بریشەمی زۆر لەگەڵا ڕیزەکاری هەیە ئەوە سەختترە بۆ پۆکتانەکەیسی پۆکتانەکەی مەسەلا ئاانەکانی ئاوا فەرشەکان پیتێڕە ئەو کەمی دەکوتنەوە فقط ئەو زۆری دەکوتنەوە پۆیەکەی ئەستورترە و ئەرێ وەڵام مەسەلەن تاڵەکانیشی ئەو باریکە و ئەستورە یەکێک لە جیاوازەکە ئیندیکێک کە هەیەی ئەو فەرشە کامپیوتێران ئەغڵب بە نەفرێک دەچندرێن ئەوان چەند کەسی لەسەر دادەنیشن وایە؟ جیان وەڵاوان دەبێت 3 نەفەری لەسەر دانیشێ چونچێ گەورەیە وەری ئەو بە نەفرێک دەکرێیدی لە شو ساغ بێ ئیشەڵڵا خوشکە جیان قالب و ساغ بێ ئیشەڵڵا خوشکە چ پێشنیارێکت هەیە بۆ خوشکەکانمان کە لە ئاوایەکان لە شارەکان بێکارن؟ بەڵێ وەڵا پێشنیارمەوەیە بەسەرم فەرشانە بێنم بیکەن بۆ بێکاری زۆر باشە مەسەرم بۆ کۆمەک بە خانەوەدا هەر باشە بێکاری هیچی لێ پەیدا نابێ بۆ خوددایە من بۆ خۆم مەسەلا هەرجاری وا دەڵشڵم نایهێنم وەری لە دوایدا پەشیمان دەبمەوە پێم خۆشێ قەت بێکار بم قالب و ساغ بێ ئیشەڵڵا زێشتان خۆشە ماسەڵا بە ڕووناکایی و ئیدی دەریچەی کۆلێرەکەش لەسەر جەنابتان فێنکایەک وەک شنەبایدی ئیدی دەستا و خۆش بێت لە شو ساغ بێ ئیشەڵڵاوەش گۆشەیەکی دیکە بوو لە دەستڕەنگینی خاتوونەکانی ئاوایی نشین لە ئاوایی حەمامیان هەر لە شو ساغ بێ ئیشەڵڵا خوشکە جیان هەر بەردەوام بن.
لە خزمەت حاجی خالدی ئیلخانی زادەی خۆشەویست دیارەکە وەکو یەکێک لە ئەندامانی بنەماڵەی گەورەی ئیلخانی زادە شارەزایی لەسەر مێژووی گومبەزانە. ئێستا دەیانەوێت لەو بارەوە زیاترمان بۆ بدوێن. کاکە خالی جان فەرمووم بزانین مێژووی ئێرە کەنجە ساز کراوە، کەنجە باسازی کراوەتەوە، گوڵکۆیانەی کە لێنی کێن. بەنێوی خوای جوانی و ئەوین ئێوەش بە خێراتن دەکەم. ئەو شوێنەی کە ئێستاوە لێرە لێین گومبەزانی حەمامیانی پێدەڵێن. گومبەزانی حەمامیان لەلایەن حاجی ئێلخانیەوە ئەو گومبەزە لەسەر خەسووی دروست کراوە. کاتێک کە خەسووی فەوت دەکا ئەو گومبەزە بەینوانی یادگار لەسەر خەسووی خۆشەویستی خۆی بنیا دەکا. لە نەهایەتدا وردە وردە کە خانەوادەکانی ئێلخانی زادە و موحتەدی و ئەلیار فەوت دەکەن لە هەر شوێنێکی کە لە ئێرانی بن حتا گە لە دەرەوە ئێرانیش بن هێنایەنەتەوە لەو شوێنە دفنیان کردوون و قەبریان بۆڵ کردن و ناشتویانن. گومبەزانی حەمامیان 100 ساڵەوە پێش دروست کراوە. لەگەڵ ئەو مزگەوتەی حەمامیان دەستی پێکراوە کە لە پاشان باسی مزگەوتی حەمامیان تان ئەرز دەکەم. خانەوادەکانی ئێلخانی زادە و موحتەدی و ئەلیار ئەوەی کە وەسیەتی کردووە خۆ بەوە جێگایەکەیە ئەوەی کە وەسیەتی نەکردووە هەموو لەسەر ئەوە خڕبوونەتەوە کە حتمەن بێنەوە گومبەزانی حەمامیان و لە ئاوای حەمامیان بنێژرێن و ئەو علاقەیە کە هەم ئێلخانی زادە و هەم ئەلیار و هەم موحتەدی بە ئاوای حەمامیانە هەنەیە دەگەڕێتەوە سەر بنەماڵەکەیان و حاجی ئێلخانی. حاجی ئێلخانیژگە هەموو ئەلیار و موحتەدی و ئێلخانی زادە یەک شۆرەتی بوون، هەمویانی ئێلخانی زادە بوون. هەل لەبەر ئەوە هەمویانی ئێستاش هەر دەگەڕێنەوە یەک جێگا و کە لە یەک جێگا بنێژرێن. کاکە جانێرە هەر بەو شێوەیە بۆ یاخودوان نۆژەن کراوەتەوە. ئێرە ئامۆزایەکم بە نێوی کاکەمزە ئێلخانی زادە کە لە هەر جێگایە کە خوا ئاگاداری بێ زەحمەتی کێشا ساڵی 1388 وەستاد محەممەدی جەهانی کە یەکێک لەو معمارە بەڕێزانەیە هاتووە ئێرەی باسازی کردووە و ئەگەر میراسی فەرەنجیش هاتووە لێرە نەزارەتی کردووە واقعەن تەقدیر و تەشەکوری لێ کردووە کە واقعەن کارێکی تایبەتی بە خەرزداوە. ئێمەش لێرەوە جێهەیە تەشەکر لە هەم کاکەمزە ئێلخانی زادە بکەین و هەم تەشەکر لەو ئۆستا بەڕێزە ئۆستا محەممەدی جەهانی بکەین کە ساڵی 1388 ئێران باسازی کردەوە بە هەزینەی شخصی خۆی وەلی نەزارەتی کاملی ئیدارەی میراسی فەرهەنگی لەسەر بووە. کاکە خالیجان نێگوم بەزان چەند گڵکۆیەکی لێبوو دەکرێت پێمان بڵێم بزانینەوانە گڵکۆی چێبوونە؟ عەرزت بکەم ئەوانە حاجی ئێلخانی بووە، مەحموود ئاغا بووە، بعد عەبدوڵڵا ئاغا بووە و سۆغراخانم کچی سەرداری بۆکان بووە کە خێزانی مەرحومی مەحموود ئاغا بووە. بەهۆی ئەوەی نییە و گومبەزانەکە چکۆلە بووە ئەو چەند نەفریان لێ نوێشتووە. بعد عەرزشم کردن لەوەڵەوە خەسووی حاجی ئێلخانیشدا هەر لەوێ ئەوڵەکە گومبەزەکە لەسەرەوە دروست بووە. لە پاشان بەدڵەوەی کە نییە گومبەزەکە چکۆلە بووە نەدەکرا خۆوانە هەموو لەوێ بنێژنەوەوانە هێنایان دەوری ئەو گومبەزانە دیوارکەشی کراوە، داری لێدراوە. هەر یەک لە خزمەکان وەکو ئێلخانی زادە و ئەلیار و موحتەدی ئەرزم کردن بەجز دوو مامۆستا یەکیان مدەرس بووە کە هەم ئیمام جەماعەت بوو هەم مدەرس بوو لە حەمامیان لێرە ناشراوە، هەم عەبدوڵقادری شێخی کە هەر لە ماڵی ئێمەدا گەورە بوو و تاوەکو فەوتی کردو ئەویش لێرە بووە. دنا هیچ یەک لە کەسایی کە لایەن لێرە بنێژن بەجۆز چەند نەفەریش کە لە جەنگی جەهانی دووەمدا لەگەڵ حاجی شیاگوڵ شەهید ببوون لێرە هەن. باقیەکەی خەڵکی کە ئاوای حەمامیان حتا دایکی خۆشم لە نێو قەبرستانی عمومیدان قەبرستانی عمومی لە جنوبی ئەو گومبەزانەدا قەراری گرتووە لەسەر ڕێگای ئاوای حەمامیان. ئەو حەمامیان ئێرە کە دوو دانە قەبرستانی هەیە ئێرە قەبرستانی اختصاصی خانەوادەی حاجی ئێلخانیە و شتێکی کەش کە بزانم لە خزمەتتا گۆڕستانەکەی دیکەش گشتیە دەسا و خۆش بێ. کاکە خالیجان ئایا ئێرە تا ئێستا سەرەوتە بکەیە لە کنە و گومبەز و شتا ماڵی لێ بووە کەس تا ئێستا لێرە نیشتە جێ بووە؟ من ئەوەندەی کە لە بیرمە بخۆم 50 ساڵێکم عمرە نەمدیوە و لە باوکشم کە 90 ساڵی عمریشی شکری شەڵا درێژتر بێ و ماوە کە ئەویش لێم بیستۆ نەبووە لە خاتونێکی کە 110 ساڵی عمر بوو لە حەمامیان لێویشتم هەرپرسی ئێرە قەتعەن خانوو لێدەن دروست نەکراوە فقط گومبەزان بۆ و جێگای ئەو خانەوادانە بووە.
ئینشەڵا کە بابی بەڕێستان و جەنابتان هەر تەمەندرێژ و لەرساغ بن ئینشەڵا. پس بە پێی فەرمایشتەکانی کاکە خالی دێمە زانیمان کە ئێرە شوێنێک بۆ وەکو گۆڕستانی تایبەتی بنەماڵەی ئیلخانی زادە کەڵکیان لێوەرگرتووە و تا ئێستایش بنەماڵەیەک لێرە نیشتەجێ نەبووی ئێستاش کەسانێکی زۆر دێن و سەردانی ئێرە دەکەن بە تایبەتەوەی کە ئێرە کەسێکی هەڵکەوتووەکە کە وەکو کاکە سوارە ئیلخانی زادەشی هەبوو. لەسەر گوڵکۆی شاعیر و نووسری جوانە مەرگی کورد کاکە سوارە ئیلخانی زادەی خۆشەویست داینە ئێستا لە زمان کاکە خالیدەوە کە دیارە یەکێک لە کەسانی بنەماڵەی ئیلخانی زیاتر بۆ سەبارەت بە کەسایەتی کاکە سوارە زیاتر دەبیستین. کاکە خالی چەند فەرموون؟ وەڵا من هەرچەند لەبارەی کاکە سوارەوە قسە بکەم هیچ نازانم. ئەمان ئەوەندەم ئەلاقە بە شێعرەکانیەتی ئەوەندەم پێخۆشە گە لە ڕادوەکان لە مێدیاکان جۆم لێ دەبێ هەموو جارە دێمە سەر قەبرەکەی و فاتیحایەک دەخێنم و تەشەکر دەکەم لەو زبانە شیرنەی. زۆریش خۆشحاڵمەوەی کە لە هەموو کوردستانەوە لە شارەکانی کوردستانەوە ئەو شاعرە بەرزانەی کوردەواری دێن لەسەر ئەو قەبرەی شێعر دەخێننەوە و وێنە دەگرن و بڵاوی دەکەنەوە. وەلی من هەرچی لەبارەی کاکە سوارەوە بڵێم ناتوانم لەبارەیەوە بەحس بکەم. جا هەر بەوەندە قەناعەت بکەن کە من زیاتر قسە نەکەم لەبارەی کاکە سوارە چون ناتوانم. کاکە زوارە لۆر لەوە باڵاترە من باسی بکەم. فەرمایشتەکانتان زۆر بەجێیە کاکە خالی گیان دیارە کاکە سوارەی ژین کورد بە تەمەندرێژی لە ناو مێژووی فەرهەنگ و ئەدەبیاتدا بە تایبەت ئەدەبیاتی نەتەوەی کورددا دەمێنێتەوە گەستی کاکە سوارە زیاتر وەکو شاعیر ناسراوە بەڵام دیارە دەستێکی بەرزیشی لە نووسینی پەخشان و چیرۆک و تاری ئەدەبی و تەنانەت شان و نامە نووسیشدا هەبووە و زۆرینەی بەرهەمەکانی ئێستاش بە دەستنووس ماونەتەوە بەرهەمگەلێکی زۆر ناوازە و سەنگین. بەڕاستی ئەو شێعر و ئەو پەخشان و ئەو وتارانەی کاکە سوارە کە بۆ ئێمە بەجێهێشتۆ بە تایبەت بە زمانی فارسیش گەلێک نووسراوەی زۆر تایبەتی هەیە کەسایەتێکی بۆ ئێمە ساز کردو کە جێگای هەردەم لە دڵماندا سەوز دەمێنێ. بەڕاستی کاکە سوارە شایانی ئەوەیە کە نەتەنیا لە ناوچەی کوردەواری بەڵکو بە تەواوی دنیا بناسرێ. ئینشەڵا کە ڕوحی شاد بێ و یادی هەردەم هەرمان بێت. لاوانی ڕاهێنەری ئەسڵ لە ئاوایی حەمامیاندا. سڵاوتان لێ بکاکەیت. سڵاو بەخێرن سەر. باشن شکر سڵام. ئامادەی قوربانمان. خۆتان دەناسێنن؟ من ئیبراهیم مەجدی خەڵکی ئاوای حەمامیان. تەمەنی چەندە کاکە ئیبراهیم؟ 28 ساڵ. تەمەن درێژ بن یاخدا. کاکە ئیبراهیم جان بۆمان باز دەکەم زاینە و شوێنەی کە ئێستا لێ ڕاوەستاوین کوێیە و بەدەست چێ سازکراوە؟ ئەو شوێنە پێی دەڵێن قەڵا کە لێرە بە قەڵا ناسراوە هی زمانی ئیلخانی زادەکان بوون کە ئەلانیش هەر بەردەوا من هی ئەو دەمی جەنگی جانی دووەمەوە تا ئەلان هەراوە بۆ پەروەردەکردنی ئەسبدانراوە. بەڵێ بۆ پەروەردەکردنی ئەسبدانراوە. جا کاکە ئیبراهیم جان هۆکاری چ بۆ کە ئەو شوێنە تایبەت تەرخان کردەوە پەروەردەکردنی ئەسب و هۆیەکەی چ بۆ کە ئەسپیان ڕاگرتووە؟ قەدیم کە دەگرێتەوە زۆر ساڵەوە پێشی جەنگی جەهانی دووەم کە بۆ ئیسفادەی بۆ شەڕ ئیسفای لێکراوە دوای ئەوەش کە وڵات ئارام بۆتەوە بۆ ئیسفادەی ڕاوی لێکراوە ئەو دەم کە بۆ تەفریح یان بۆ زەماوەندێک بوو کوشتیان بۆ پێهێناوە تاالان خۆی ڕاگرتووە و کەشکر هەر بەردەوامە. کاکە ژانەوە سپانێکە لێ ڕاتانگرتون چنی ژادێکن؟
ئێرە نژادی کورد لە ئیسفادە دەکەن نژادی کەمان نیە گشتی نژادی کوردی ئەسپی نژادی کوردی ئەسپی شاخوچێ و چۆستانانە بە پێوەی کە ناوچەی کوردەواریش ناوچێکی چۆستانیە پەروەردەکردنی ئەوە ئەسپانە لێرە شتێک بۆ کە تایبەتمەندیەکی بەرچاوی هەبوو کاکە گیانم باسی ئەرک و وەزیفەی خۆتانمان بۆ بکەم زین لێرەوە خەریکی چکارێکن وەڵا من کە قبلن کە لێرە زۆر لە بەدرگایی ئێمەدا دڕۆشن و علاقە من کە بە ئەسب بووم دەستخۆشی کە لاوەڵەوە بە تایبەت دەڵم لە ئاغای خایری خاینزادە بەڕاستی هاندەرێکی زۆر بۆ من بوو کە منی نار بووە باشگایەکی تارانی هی کاکەمزەی خاینزادە لێ توانین چەند ساڵێک لێ بم و دوایی بێمەوە بۆ ئێرە مەشغوڵی ئەسب سەواری ئێرە بم ئەلان چەند ساڵە لێرە خەریک بەکارن ئەلان کولەن ئەگەر حسابی کەی 8 ساڵە کولەن دەوری حرفەیی دەگوزارێنم 3 ساڵیشە بگەڕامەتەوە بۆ ئێرە بەسەر ئەسپی ئێرەڵا دەکەم کاکە ئیبراهیم جان بوونی ئەو شوێنە لە ئاوایی چ کاریگەرێکی لەسەر لاوەکان و لەسەر منداڵەکانی ئاوایی یا بەگشتی خەڵکی کە هاتو شوێرە دەکەن هەبووە وەڵا دەبێ بڵم زۆر فادی چاکیە بۆ حەمامیان کە ئەوڵەن لە خەڵکەکە ڕووی کردوێتە ئێرە بە بۆنەی ئەسپەکانەوە بازدیدمان زۆرە دێن خەڵک بۆ سواربوون فێربوون دێن لێرە ئیسفادە دەکەن ئێستا چەند شاگردان هەیە وەڵا بەگشتی بڵێ سی چل لە مانگێدا دەتوانین تەحویل بن باز لە دەرەوەش ڕادێن لە شارەکە تاکید بژین ئینشەڵا دەست و چاو خۆش بێ بەردەوام بن چاوی منی مەخێرێن سەر چاوەس زۆر جێگای ڕەزە کە بنەماڵەی ئیلخانی زادە بە تایبەت کاکە خالیدی ئیلخانی زادەی خۆشەویست و بەڕێز بەڕاهێنانی کاکە ئیبراهیمی خۆشەویست و ئازیز ئەو شوێنان تەرخان کردو بۆ کارە و لێرە ئەسپەکان پەروەردە دەکەن لێرە زۆر شوێنێکی باش و تایبەتە خۆشی تایبەتی خۆی کە هەیە ئەگەر دەتوانن حتمە وەرن و سەردانی بکەن و لە نعمەتی ئەسب سواری کەڵک وەرگرن لێرە شوێنێکی زۆر تایبەتە بە تایبەت بۆ لاوەکان کە بە جێگای ئەوەی کە بڕۆن بۆ لای قەلیان و بۆ لای کارهایە کە وەختی خوانی پێدەگوزارێنن بێن و لێرە فێری ئەسب سواری بن بەڕاستی ئەسب سواری جگە لەوەی کە وەرزشێکە هونەرێکیشە دەستخۆشیێکی دیکە دیسان تایبەتر لە کاکە خالید و لە کاکە ئیبراهیمی خۆشەویست و ئازیز دەکەم. کاکسوارە دەفەرمێت چاوەگەر جوانی نەبینێ وشکە چاوەی کانیە بەڕاستی لێرە بشت هەوێ ناتوانانی چاوداخەی لەو هەموو جوانیە لەو هەموو ئاوەدانیە لەو هەموو پێکەوە بوون و تەباوڕەباییە بە تایبەتە شوێنەوارە مێژویانە و باغ و باغاتە کە لە دەوروبەری ئاوای حەمامیان هەڵکەوتۆ دیمەنێکی زۆر جوان و دڕفێنیان ساز کردووە ئەگەر ڕێتان لەو دەوروبەرەکەوت حتممە وەرن سەردانێکی ئەو ئاواییە بکەم بە تایبەتە و شوێنەوارە مێژویانەی کە لێرە هەنا بەڵە خۆشەویستان و ئازاندی وردە گەیشتینە کۆتایی بەرنامەی کانگای ژیانە وەک دەزانە ڕۆ لە ئاوایی حەمامیان سەر بە شاری بۆکان سەر بە بەشی سیمینە هەڵکەوتو لە 5 کیلومتری شاری بۆکان میوان بووین خەڵکێکی زۆر میواندار زۆر خێنگرم ئاوایەکی زۆر خۆش جێموێەوە خۆشەویستان و عزیزانمان خاڵی کردووە زۆر سپاسان دەکەم کە ئەو ڕۆژ هاوڕێی بەرنامەی خۆتان بوون تا ڕۆژێکی دیکە و کانگای ژیانێکی دیکە هەموو لایەکتان بە خودای گەورە دەسپێرم.